خەڵک ئەوەندە سعد و ساویلکە لە کوفرە ڕوانەیە وازانە بێ کلکی لێ دەربێ وازانە وەکو بزن قۆچێکی گەورەی لێ دەربێ ئەنجاوا بزانەکە کافر بووە غەشیمێک لەو غەشیمە ئەلمانیانە ڕەدی لە مامۆستا ئەحمەدی خانەقادا بۆڵێت تۆ چۆنەڵێ جەبار فەرمان کافر بۆ خۆش تا قیامەت نەهاتۆ تا بزانن چێ کافرە چێ مسلمان ئەم جێلە ئەم حەیوانە ئەم کەرەد و لە ڕوئێوە ئەزانێ حکمی ساغبوونەوەی کافر بوون و مسلمان بوون لە قیامەتە هەبێ لە دنیای ئەم ئەحکامی کوفرە بوو ئەوەدانراوە ئەحکامی دنیا بیگرێتەوە هی کابرا ئەگەر ڕەفتارێکی کوفرینی لێ دەرکەوت گفتار بێ قەول بێ یان کردار بێ واتە کردەوەیەک عەمەلێک مادام ئەحکامی کوفر بیگرێتەوە کردەوەکە کوفرین بێ تەواو حکمی کافربوونی بەسەرا ئەدرێ ئەگەر مانع نەبوو واتە ئەگەر جاهل نەبوو ئەگەر تەویلی نەبوو ئەگەر ناچار نەکرابوو ئیتر ئەمەش بە تەفسیلاتێکی ترکە لە دادگای شەرعا دائیمەن بە دواچوونی بۆ کرد